ئیسەجاری وهەیە تو لێت تێکەچێ ئەکابرا چەند ئیماندارە چەند مەسەڵەن بۆ منەوە شکل و شێوە و مەسەڵ خەڵە دەوری کۆ ئەبێتەوە مەسەڵەن بڕێشت یعنی بڕێشت خەسەرنج سەی کەبزە ئەم کابرایە بالفعل شوێنی دینی پێغەمبەر کەوتووە صلی الله عليه وسلم. حتا پیاوە پیرەکانمان پیاوە بەتەمەنەکانیشمان ئەمەیان نەزانی والله من لە بیرم تێ باپیرم جاری وا هەبوو مەسەڵەن نەئەهات بۆ جمعە لە ئەندێشونە ئەموت باپیر بۆ نایی ئەوی داخل بێن بۆ لای ئەم مەلایە بۆ تەکلیکی زاڵم من چۆن بێن بۆ لای ئاخر چۆن لە پشت دەستێکەوە نوێژ بکەم کە کلکی زاڵمە پیاوێکی پیر نەخوێنەوار لەوانەیە ناوی خۆی نەزانی بێ بنووسێ ئەزانێ هەر کەسێ مەلایش بێ عالمیش بێ چەند گەورەیش بێ کە بوو بە داردەسی زاڵم بوو بە کلکی زاڵم ئەوە شایستەی ئەوە نییە ئینسان بخەڵەتێ پێی. دائما عولەماکان بەدەستی زاڵمان و ناڵاندیانە. ئیمامی ئەبوو حەنیفە لە سجنی زاڵمە مرد. ئیمامی شافعی لە دەستی زاڵم ڕای کرد لە عێراق ڕۆی بۆ میسر ئەو کاتە على ئەساس ئەوانە خەلیفەیش بوون بەڵام ئەمان ڕازی نەبوون بە زوڵم بۆیە تەحملی ئەویان نەئەکرد عەزیەت ئەدران لیان ئەدرێتت داوایان لیانە کرد کە مۆر بۆ زاڵم پێ بدەن بەڵام ئەمان ئامادە نەبوون.